بەڵەوەکە ماژەم پێکرد ئەمڕۆ دۆسەی گفتوگۆمان و دۆسەی هەواڵەکانی ئەم گەشتە تایبەتە بێت بە هەڵبژاردن. بە تایبەتی لەم گەشتەیە دەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین سەبارەت بە هەڵوێستی کریستانەکان لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە کە میوانمان ڕۆبینە عەزیز ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانە و لێرە ئامادەیە لەگەڵمان. بەخێر هاتی خاتە ڕۆبینە. هیچ تێبینیەکتان لەسەر کاتی دیاریکردنی هەڵبژاردن کە 20 دەیە هەیە؟ زۆر سپاس ئەمەکو پێکاتە کلدان سریان ئاشور بتەکیت مە هیچ نییە و وادیدا هەلبژارتنەدا بهێنەکردن چونکە ئەم هەردەم پاڵپشت و پشگیر بووینە لە هەموو وادە و ئەوێت کوردستانی هاتبوونە دیارکردن تایبەتی سەرۆکەتی هەرێمە کوردستان و نوکەژی ئەم پێشوازی لێ ڕۆژێدا دەکەین و 20 هەلبژارتن بهێنەکردن بنزیکترین وەخت چونکی خاصەتەن بەرمەوە مەکو پێکاتە غەدرێکی زۆر مازن هەبووە کردن لەو ڕامدا خاستکەین کە انتخابات هەلبژارتندا 20 بهێنەکردن. زۆر باش. ئەمڕۆ دواوادە بوو بۆ ئەوەی کە کاندیدەکان خۆیان تۆمار بکەن و لایەنەکان خۆیان تۆمار بکەن و ئاگاداریش بوو کەمێک لەمەوبەر کە وادەکە درێژکرایە. چیتان هەیە بۆمە بە باشە پێتان یاخود ئێوە هەیە هەموو ئامادەکاریەکتان کردو هیچ پێویستان بەم درێژکردنەوەی نەبوو؟ وەکو گەلێ مەمە چ مشکلە نیە درێژکەن درێژ نەکەن مهم مە خەڵکی هەی لێ بەشداری هەلبژارتنەکەین ما کاندیدی شێتین کو بەشداری هەلبژارتنە بکەن خۆ هەبەربژێرن بۆ پەرلەمانی کوردستانی بۆ ئێکێ کومە نوێنەرێکی ڕاستەقینە هەبیتن فعلا داکو بچتە پەرلەمانێدا بۆ ئێکێ کویاسە هەلبژارتن بهێتە هەموارکردن و مافت هەموو پێک هاتن کوردستانی تێدا بێتە دیارکردن مە دستورێکیژی هەبیتن کو پارێزراوە بیتر بۆ هەموو پێک هاتن کوردستانیدا. باش کەواتە با وەڵامەکەی جەنابتە دیارە کە ئێوە بەم یاسایی کە ئێستا هەیە ڕەزامەند نین بەڵام هەڵبژاردن بەشدارە بن تێیدا لەبەر ئەوەی کە کوردستان لەوە زیاتر نەکەوێتە بۆشایی یاساییەوە کاتە و تێبینیانەی کە هەتانە پێشتر هەتان بووە ئێستا چەندێکی جێبەجێ کراوە و ئێستا چۆن ئامادەن بۆ؟ بەڕاستی وەکو ئەم بەشداری هەلبژارتنە بکەین دلێمە نەبووە و ڕازیش نەبووبوون ئەم هەلبژارتنەژی بەشدار ببین هەرچەندەوەکم کە ئاگدارن چەندین لایەنەدا بەشداریش هەلبژارتنە نابن بەس بۆ یەکەم کە هەلبژار بووینە داکو بچینە پەرلەمانێدا نوێنەرێکی ڕاستەقینە خۆمە هەبیتن داکو بچێت نوێنەرەتی خەڵکی گەلێ خۆ گەلێک کلدانی سریانی ئاشووریدا بکەتن لێرەدا فەر بزانم کو جەنابێ سەرۆک مەسعود بارزانی تاکە کەس بووە کو پاڵپشت و پشگیرت پێکاتە بووە کو ئەڤەژی بۆ خەڵکی کوردستانی بە لە هەموو دیار بیتن تایبەت خەڵکێمە گەلێمەیە کریستیانە ئەس لێرە دەژی من بە دیارکەم کو ڕۆژە دوێ بەهیا خوشکەخۆ گەلمە دانیشت کومبوونەکە تێر و تەسەل چەند سعاتی چەندین میوانت دەرەوە و داخلی هەبوون گەلمە ڕشتە سەرێ پرسە زۆر گرنگ داکو مەسەلەت مەوزوعت پێکاتە بێتە چارەسەرکردن لێرەژی بە بۆ هەموو خەڵکی کوردستانە دیار بیتن کو تاکە کەس بوو جەنابی ڕێزدار سەرۆک مەسعود بارزانی پاڵپشت و پشگیری پێکاتە بۆ لاوڕەنوکێژی ئەزدا خازل هەموو خەڵکی خۆیت کوردستانت کەم تایبەت یە کریستیانە بەشداری هەلبژارتنە بکەن نوێنەرێکی ڕاستەقینە خۆ بخۆ هەلبژێرن داکو کلمافێوە بکەتن پەرلەمانی کوردستاندا. بابزانی چەند کاندیدتان هەیە بۆ ئەم هەڵبژاردن؟ زان وەکو وادە دیارکردی ڕۆژانە کاندید زێدە دبن تقریبا ئەم وەکو پارێزگاه دووکێ حتا 5-6 کاندیدانێت کریستیانە یەتین کو فەردی خۆ هەلبژارتینە و احتیمالت بێ وادەداژی درێژکەن مە کاندید هەبیتن. زۆر باشە. پێشتر 11 کورسی هەبوو بەڵام ئێستا دابەزی بۆ 5 کورسی. ئایا ئەتوانن بۆ 5 کورسیە داوای ئەو مافە بکەن کە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنە بە تایبەتی کە لەم هەڵبژاردنە چۆنڵە ستەم بەرامبەر بە ئێوە کرا لە عێراقەوە لە کاتێکا خۆیان یەک بازنەی بەشدارن بەڵام بۆ کوردستان ئەمەوەکو پێکاتەمە تێبینی هەبوون سەر دوو خاڵێت کە زۆر گرنگ ئێکل ژمارە کورسی و دابەشکردنە کورسیە سەر پارێزگا وەکو دیارە غەدرێکی زۆر مازنە هاتیەکردن وەکو پارێزگا هەدووکە یەک کورسیدانە هەولێرە یەک کورسیدانە سلێمانیش کە ئەم هەموو زانین فقلێ ئان قورسایی کریستیانە دهوکیە و هەولێرێ ئەو یەک کورسێش لە دهۆکی ئەرمەنەکانە یاخود هەری نە کریستیانەکانە ئاینیش وەکو ئەرمەن هەر کریستیانن بەڵام هێنی یەک کورسی ڕاستی زەحمەتە بۆ پارێزگا هەدووکێ چونکە نزیکە پارێزگا هەدووکێ ژمارە کریستیان احتمالە نزیکە 40,000 کەس بن ئەڤژی جێداخەیە ڕاستە ئەم رازیینە دلێمە نەبووە کو ئەف کورسی هاتین چونکی مە داوال پەرلەمانی کوردستانی بۆ هەموارکردنی یاسا کرد بوو بۆی ئێکێک کورسیت پێک هاتە
بێنە زیادکردن و هەموو پێک هاتوونە تەوێندیت کوردستانی تێدا بەشدار بن بەس لێ مخابن کە ئەف بڕیارە و ئەف غەدرە هاتەکردن سەر هەندێک سکالت هاواڵانی دیک و ئەویش سکالێکی ڕاستی ناڕەوا و نەدرست بوو هەڵێکی مێژوول ژیانی خوددا هاتە تۆمارکردن لەو ڕێژیمە دەبێتن ئەم بەشدار ببین مە نوێنەرێ خۆ هەبیتن ڕاستە 11 کورسی ببنە 5 کورسی زۆر کێمە دیفتەمۆحە و ئەستێمەدانیە بەس نابوون باشترە زۆر باشە کەواتە با ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم ناڕازین بەڵام بەشدارە بن کەواتە بەرژەوەندی گشتیتان پێ باشترە وەک لە بەرژەوەندی پێکاتەکان بە تاقیتەنیا دەتانەوێت کوردستان نەکەوێتە بۆشایی یاساییە و یاخود دەتانێت بگەنە ئەوێ و بۆ هەمواری یاسایی پەرلەمان یاسای هەڵبژاردن کار یەک بەر جەنابە سەرۆک مەسعود بەرزانی ئەم دێ بەشدار بین چونکی ئەڤە شەڕێکی دەکوکارێکی زۆرە ڕاستەقین و سەرسەخت بووە بوومە هەموو قۆناغت مێژوو تایبەتی vêcarê rastî take kes bûye ku palpişt û piştgirî pêk hate bûye ku beşdarî Perlemanê Kurdistanê de bin rasta pênc kursî zûr zehmet e bes em dişên hewpeymanî gel hevalanê me hewpeymanî dî ew tihalîfê çinit Perlemanê Kurdistanê de da ku me nûnerê xwe de hebîtin min ama ji bo êkê de kul nebûn baştir e rast e dîftem û hezamaniye bes baştir li nebûn de dişên babêne ser baznekan bûnî فرەبازنەیە یاخد چەند بازنەیەک کاریگەری لەسەر کەمبوونەوەی دەنگەکان ناکات؟ آخر تازە بوو بڕیار بە تەکید دێکەم بیتن چونکی داخوازدمە ئەو بووە کو یەک بازنە بیتن بۆ پێک هاتە بەلێ لێ مەخابن هەموو معادلاتە گەڕن هاتە گۆڕین و هیچ یاسا و نەهاتە تەطبیقکردن ئەڤەژی هەگەر دەسەڵاتە سەرۆکە حکوومەتە هەرێمە کوردستان دەسەڵاتەیە جناب سەرۆک مەسعود بەرزانی نەبە ئەف پێنج کورسیجی مەنابان باشە پێت وایە کە بۆچی پێکاتەکان بە یەک لیست بەشداری هەڵبژاردنیان نەکرد ئایا هیچ پێشنیاز لەو بارەیەوە هەیە؟ یەک لیست مەسەلا محکەمە فیدرالی وا بڕیاردە چونکی تاکە کەس بێخارێ فەردی بێخارێ لەوڕا خەلکی مەژی ناوێت خۆ تومارکردینە بۆ ئێکێک و فەردی بێنەخارێ باڵە سپاس دەکەین خاتەوە ڕۆبینە عەزیز ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان لەگەڵ ماڵی سپاس دەکەین